سلامەتی چاوەکەم باشی دەکەم مۆفەق بی کاک سەید وەختەیە هەژنۆ دەقەوەڵایەک دوو پرسیاری گرنگمان هەیە لێت و لە خزمەتام بەڵێ باڵێ کاک سەیدە تو وەختی خۆی وەختی کۆدە تاکەی تورکیا زۆر داکۆچت لە ئەردۆغان کرد و ئێستاش ئەڵێن ناوت لەو قائیمەیە داواتانە هەموو موسڵمانان کردێت دەنگ بدەن بە ئەردۆغان تا چەند ڕاستە؟ زۆر تەواوڕاست. باشە کاک سەید ئەگەر ئێستا کەسێک ئەتۆ ئێستاکە ڕەنگبی ڕژێمی ئیسرائیلت پێ مزریم بی وەنیە؟ بەڵێ باشە ئەردۆغان لە دژی گەلەکەی تو هیچی نەکردیە یعنی ئەبۆ دەرەجەی پشتگیری دەکەی یەکێک پشتگیری وەخت خۆی لە هەشتاکانەوەی پشتگیری سەدامی بکرد بە چاوی خائین سیر دەکرا ئەردۆغان چیمیایی لە خەڵکدایە ئەردۆغان 15 شاری تێکدایە کاک سەید وایە نا ئەردۆغان 100,000 کەسی لە ژۆرێ پەستایە دەیان کوردی جیگرتیە حقوقی کورد نادا یعنی جەنابەت بە چ جورئەتێکەوە داوا دەکەی خەڵک دەنگ بدات لە بۆ کەسێک کە دوژمنی گەلی کووردە بەخوای ناتگرمەوە کاک سەید ناتگرمەوە کاک سەید کەی تەلەفۆن بکەین با مەوعیدێک ڕێک بکەوین ئەوە دەنگە تەزیلە ئەگەر نابڵ ئەگەر نا سەعات چەند لە بۆت بکەم سەعات چەند بۆم بکەی سەعات 5 باشە سەعات 5 باشە بەس کاک سەید ئەتووە تسعا شتەشکەت نییە واتساپیشم هەیە هەر بەو ڕقەمەی ئێدە تخوا لە بۆم دەنێری سڵاوەکەم لێ دەکەی ئیشە ناڵم لە ناو میوانم کاکی خۆم براگیان ئەو کاتەکە قسەمان کردەوە سەواسەبەکەی شێتەوە باشە براکەم سەعات 5 گۆ دووەنێ باشە سەر چەند کاڕیان تەمەشای لە دوای سەعات 2 دقیقە و 30 ثانیە قسەمان کردیا ئەوەندە قسەم کرد 16 و 3 16 و 7 9 11 13 16 تەمەشای هەژنۆ جارم لۆ کردێ نەوێرا جواب داتەوە ئەوەی سە دوو جاریش بە ئەوەمان بۆ کرد بە ڤایبەر تا ئێستا 8,000 بۆ سەید ئەحمەد بەرزنجیان سەید ئەحمەد پێنجێنی کردیە زۆر ئەتی نییە جواب داتەوە هاوڕێ من قەت حەزم لە هەندێک وشەی مەسەن جورئەت نییە مەسەن بڵێن دەترسێ بەڵام کاکە ئەوانەی هەندێ نین تۆ ئەوە لە بەرەی خائینە تۆ دەچی ڕکلام لە بۆ ئەردۆغانێکی جەلادی نەکورد جەلادی تورک کابراایکی قاپەی سیاسی کە هەر ڕۆژێ لە باوەڕ و فکرێکە لە باوەڕ و فکرێکە ئەو ئەردۆغانەی 400,000 لە فرۆشش وڵاتەکەی هەیە بەو پارەیە دەژی و بوویتە ملیۆن بەشەشی بوویتە ملیۆنێر ئەزانن ئەردۆغان خاوەنی 300 میلیارد دۆلارە کۆشکەشی هەیە کەم کەس لە هەموو دنیا ئەگە کرد لە پۆتین کوشتی وای هەبیت ئەو ئەردۆغانی بە ئاگر و ئاسن نیشتیمانەکەی ئەوە دەکا داکۆچی لێ دەکاوە بشانازیش نەکە دەڵێ بەرێ ئەمە داوامان کردیە خەڵک دەنگ بدات بە ئەردۆغان تو بیرکەوە لە هەشتاکان ئێستا ناپاچی ئەوە بووە قوچەتی نمایە ینی قێزەوە نمایە بەسەر هەشتاکان یەکەشی وە ئەوها بانگەشە کرد بە دەنگ بۆ بدە سەدام خۆ دەیان مەفرەزە دەهات کوشت بنمونە دەڵێن هاوڕێیان من بە تەلەفۆنی دیڕێکت بۆم کردە بڕوا بکە 8 جاریان دوای ئەو مۆعیدەی سەعات 5 کوردستان کەرەکە چاری دێمە بەڵام ئێستا لەبەر چاوی ئێوە ماشەڵڵا گوڵی دانایە گوڵ سەید ئەحمەد بەرزنجی گوڵی دانایە لە ئەوەکەی ڤایبەری ئێستا زەڕەسە شیرۆ دەنگ دەنگەش بەزیێری کاک سەید جواب دەوە بە قوربان وەڵڵا عیبە بەو تەمەنەتەوە بەو هەموو علم و ئەوەی ئیسلامیەتەوە بەو هەموو شەهادەتەوە کورایەت موەسسیە گرتو ئیسلامی کورە خۆت پێ زانایە ئەوە زاناکانمانن دەبی چ جیلەشی ناپاک پەروەردە بکەن کە جەلات دەکەنە فریشتە باشەوەکو دەستنەت بەرامبەر ڕۆژی قیامەت و بەرامبەر خواکە ئەردۆغانێک کورە 62 گەنجی کوردی
بە زندیتی سوتان کە داعش یەک سایق تیارەکەی وەلێ کردیە ئەوە نەما یەک دەنجیرۆ بە زیێری ناوڕێ خەی کەمێ دەلاندا سید ئەحمەد بەرزنجی بە قورئان پێم شەرمە بڵێم مامۆستایان بە ڕێزیان کاک کەسە کە لە سەفی ناپاچیبی هەندێ نییە شەرم ناکەی یەک داکۆچی لەو گەورە جەلادەی کورد دەکەی کە نەک کورد دەیانەتەوەی کە سەدانجار لەو ئەوروپیەکان لەسەر کورد کە هەزاران گەنجی کوردی و دیمرتاش و ژنانی کوردی خستە زیندان لە ئافرەتی بەتەمەن دەدەن ئیدانیان دەکات جەنابەت بە زمانی کوردی تەرویز لە بۆ ئەوەی دەکەیت سەید ئەحمەد شەرم لە خۆت ناکەی ئەگە شەرم لە خۆت ناکەی شەرم لەو ماڵ و منداڵت کە سبەی ئەڵێن باو کەچی ناپاکمان هەبوو باشە دوای وعدت نەدەکا کار ئەبا بەواز بینە مەلایەک کەسێک وعدی دەسە ناڵی بەس نوکەکەم لەو کە خۆ دەنکە هەیە ئەی باشەوە نۆ جارە جەڕەسل لۆ لێ بدەین هەشتی دیرەکت و دوی ڤایبەر لۆ ناوێری جواب دێەوە لۆ ناوێری جواب دێ و سەید ئەحمەد بەرزنجی من هاوڕێیان هیچ ڕحمەکم بەرامبەر خەڵکی ناپاک نییە ئێمە کە دژی پارتی ویچێتینە بەوە نیە دژی پارتی ویچێتین سەید ئەحمەد ئەوان لە دەسەڵاتن نا ئەگەر ئەتوو لە هەر بەرێ لە خوارێژ بی کە ئەوە تەرویز لۆ جەلادی نەتەوە یەکێک لە مجریمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە لەوەتی ئەردۆغان هاتیە چەند دەمی حەرەکاتی ئیرهابی لە منتیقەی کردیە چی لەگەلەکەت کردیە ئاوە شایستەی ئەوە نین پێتان بڵێن کاک مامۆستا دڵنیابە نەوەکانت نییە یەک شەرمەزاری لە تۆمار کردینە ئیلە ئەبەت مەلای خەتێ وای نەکردی کاچ خۆمەوی ئەوەندە ناوی بەد بوو